هاوڕێیانی ژام کاتاتان باش. ئایا ئێمە زمان دەگرین یا زمان فێر دەبین؟ لە کۆمەڵگەیەکی گچکەدا منداڵ لە دایک دەبێ کە ڕەنگە تەنیا خێزان بێ، لەوێدا بەردەوام گوێدار و ئاشنای دەنگ دەبێ. منداڵ کە دەبێ بە 4-5 ساڵان زمانی پاراو دەبێ و ڕەنگە زۆر ڕەوانتر بێ لە زمانی هەندێک لەوانی پێشتر گوێداریان بووە. بۆ نمونە منداڵ دەنگ جودا دەکاتەوە، ڕستەدا دەڕێژێ، پرسیار دەکات و وەڵام دەداتەوە. بە کورتی منداڵ لە چەند ساڵێک لە سەرەتای تەمەنیدا بەبێ هیچ ڕاهێنانێک دەبێ بە ئاخاور، بە مەرجێک زمانی ئاخاوتن گەلێک بە بڕشت و ئاڵۆزە و بە چڕی ڕێسابەندە. توێژینەوە لەسەر زمان گەلێک زۆرە و جێی سەرسوورمان نییە کە بۆ چوونی جیاوازمان لەسەر ئەم دیاردە سەرسامە هەبێ. ڕەنگە بۆ چوونمان لەسەر فێربوونی زمان لە 3 ڕێبازدا کۆ بکرێتەوە، هەرگیز ئەوە ناگەیەنێ کە ڕێبازی دیکە نییە. یەکەم تیۆری خۆڕسک یان دیدی ئەنەیتیزم یان ئەنەیتیڤیست. ئەم تیۆرە لە ساڵی 1957ەوە بە ناوی نۆرم چۆمسکیەوە لکاوە. منداڵ بە توانای زمانگرتنەوە لە دایک دەبێ و تەنیا پێویستی بە وەرگرتنە بۆ ئەوەی زمانی پاراو بێ. ئەم بەشەم زۆرتر بۆ ئەم بۆ چوونە تەرخان کردووە. ڕێبازی دووەم تیۆری فێربوون. منداڵ بە توانای زمانەوە لە دایک نەبووە، بەڵکو فێر دەبێ. وشە لە دەوروبەردا زۆر دەگوترێتەوە لە ئامادەیی منداڵدا، ئەمیش کەم کەم فێر دەبێ. ئەم بۆ چوونە ئەوە لێک ناداتەوە کە منداڵ چۆن فێری وشەیەک دەبێ کە پێشتر نەیبیستووە، یان چۆن منداڵ دەزانێ کۆمەڵێک وشە لێک بدات لە ڕستەیەکی بەمانادا کۆیان بکاتەوە. ڕێبازی سێم تیۆری دانوستان هەندێک جار ناسراوە بە دانوستانی کۆمەڵایەتی بە ناوی سایکۆلۆجستی رووسیەوە ڤایگۆتسکی ڕۆیشتووە. لە 1896 تاکو 1934 ژیاوە. ئەم فاکتەری بایۆلۆجی و کۆمەڵایەتی بە پێویست دەزانێ بۆ ئەوەی منداڵ فێری زمان ببێت. دانوستانی ئەم دوو فاکتەرە لای ئەم گەلێک گرنگە. منداڵ سەودای گفتوگۆیە بە تایبەت لەگەڵ گەورەدا، ئەمەش هاوکاریان دەبێ لە فێربوونی زماندا. ڤایگۆتسکی باوەڕی بەهێزە بە دانوستانی کۆمەڵایەتی بۆ پەرەپێدانی عەقڵ و زمان. ئەم تیۆرانە و ئەوانی دیکەش هاوکاری گەورەیان کردوین لە تێگەیشتنی زمان و پەیوەندی بە عەقڵ و بوونەوە. دیارە مەبەستم لە بوون هەموو شتێکە لە دەری خۆمان بە خۆشمانەوە. ئایا ئێمە زمان دەگرین وەک چۆن پێ دەگرین، یان زمان فێر دەبین وەک چۆن فێری پاسکیل دەبین؟ پرسێکی گەلێک گرنگە لە نێوەندی سەدەی 20ەوە سەرهەڵدا و تا ئەمڕۆژ بەردەوامە، بەبێ ئەوەی بگەینە تاقە ئەنجامێک تا ئەمڕۆژدا بەشین. ئەمە بەشی 4ەمە لە زنجیرەی تاوەتیۆکردنی پرسی زمان. بەشەکانی دیکە 124، 131 و 148 لینکیان لە پێناسی ئەم بەشەدا دادەنێم. پێویستە ئەو بەشانەش ببینن گەر سەودای زمانن. ئەم بەشە ڕەنگە پرس زۆرتر بکات تا وەڵام بداتەوە. ئەوە سروشتی زانست و فەلسەفەیە. گەر پرسیاری دروست بکەین لە وەڵامی دروست نزیکتر دەبینەوە. من ڕێبوارفەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. بەر لەوەی پشمە باسەکەوە پێویستە چەند سەرنجێک بدەم. زمانی ئاخاوتن جودا دەکەمەوە لە زمانی نووسین، لە هونەر و هەموو جۆرێکی دیکە لە گوزارشت لە خۆکردن و لە مرۆڤکردن. ئەوانە هەموو لە خانەیەکی دیکەدان. لێرەدا تەنیا مەبەستم زمانی ئاخاوتنە، زمانی پراگماتیک کە چالاکیەکی کۆمەڵە و بەرهەمێکی بە بڕشتی عەقڵە. بۆ نمونە ئەم زمانەی من ئێستا پێی دەدوێم زمانی پراگماتیک نییە. من لەگەڵ هاوڕێیانم ئەم زمانە بەکار ناهێنم. ڕاستە لەسەر بنەمای زمانی زگماکدا ڕێژراوە، بەڵام ئەمە زمانێکە خۆم فێر کردووە، نەمگرتووە. خۆ ڕەنگە کەسی دیکە کتومت وەک من نەدوێ. هەروەک ئێمە فێری زمانی نووسینیش دەکرین، لە دەستگای کۆمەڵدا ڕادەهێنرین. بۆ نمونە فێر دەکرین لە بەرامبەر دەنگدا پیت بەکاربهێنین. فێر دەکرین نەنووسینی یەم بنووسین دێم، یان لە ڕستەیەکدا
هەمان وشە دووبارە نەکەینەوە. پێویستمان بە کۆشش نییە لە زمانگرتندا هەڵبەت لە تەمەنی 3-4 ساڵانەوە دەست دەکەین بە خوێندنی زمانی نووسین. هەندێکمان هەموو ژیانی تەرخان دەکات بۆ نووسین وەک نووسەر، وانە بێژ، میدیاکار تا دوایی. پرسێک لێرەدا قوت دەبێتەوە کە من فرامۆشی دەکەم. ئایا نووسین کاریگەرە لەسەر ئاخاوتن؟ گەر وایە کاریگەریز چییە؟ پێویستە زمان لە کۆمیونیکیشن جودا بکەمەوە. بۆ نمونە خۆگۆڕین یان زمانی لەشی کەسێک بەشێکە لە کۆمیونیکیشن. ڕەنگە ئێمە لەمیاندا وەک هەندێک جانەوەر کاریگەر نەبین. بۆ نمونە لە بوارێکی زۆر تەسکدا هەنگ لە کۆمیونیکیشندا لە مرۆڤ کاریگەرترە. لە جیهاندا نزیکەی 5800 زمانی ئاخاوتن هەیە. بۆ نمونە دانیشتوانی هیندستان بە تەنیا بە نزیکەی 1650 زمان دەپەی بن. ئەمە پێویستی بە تێڕامانە. پرسێک سەر هەڵدەدات: بۆچی کۆمەڵی مرۆڤ بەم هەموو زمانە دەپەی بێ؟ بۆچی هەموو مرۆڤ بە تاکە زمانێک ناپەی بێ؟ پرسێکی دیکە: ئایا ئێمە تەنیا یەک زمان دەزانین؟ چەند سەرنجێک لەسەر زاراوەی بەکارهاتوو لێرەدا دەدەم. دوو زاراوە لێک جودا دەکەمەوە: زمانگرتن و زمان فێربوون. زمانگرتن بۆ فێربوونی زمانی زگماک بەکاردێنم لەلایەن منداڵەوە. منداڵ خۆڕسک زمان دەگرێ، گەورەیەک فێری زمانی دووەمی دەبێ، زمان ناگرێ. هەروەک زاراوەی ئاخاوتن، دوان و پەیوین وەک هاوناو بەکاردێنم، جودایان ناکەمەوە. دەبێ ئاگاداریش بن چۆن زاراوەی زگماک، خۆڕسک و سروشتی بەکاردێنم. زمانی زگماک، زمانی دایک و زمانی یەکەم وەک هاوناو بەکاردێنم، جودایان ناکەمەوە. زمان توانایەکی بێهاوتای مرۆڤە، تواناو بەرهەمی بە بڕشتی عەقڵێتی، سیستمێکە ڕێسا ڕابەرێتی. بنەمای زمان لەسەر ڕێسادا مەزراوە کە هاوکارمانە لە تێگەیشتنی پەیوەندی لە نێوان بوون عەقڵ و زماندا. لە خوێندنی ڕێسا و پێکاتەی زماندا ئێمە لە فەنکشنی عەقڵ تێدەگەین. زمان دەلاقەیەکە لەسەر عەقڵی مرۆڤ و لەمیشەوە دەتوانین لە تێگەیشتنی مرۆڤ لە بوون تێبگەین. ئەوە ڕستەیەکی گەلێک ئاڵۆزە و پێویستی بە تێڕامانە. هەندێک لە چەمچی ئەو ڕستەیە لەم بەشەدا تاوە توێ دەکەم، بەڵام فریای هەمویان ناکەوم. زمانگرتن لە هەموو چالاکیێکی دیکەی مرۆڤ و لە هەموو جۆرێکی دیکەی فێربوون جیاوازە. ڕاستە زمان ئامرازێکی گفتوگۆی کۆمەڵایەتیە، پێکمانەوە دەبەستێ وەک ئەوەی من لێرەدا بۆ ئێوە دەپەیبم، بەڵام زۆر لەوە زیاترە، سیستمێکە بۆ خۆی. زمان دیاردەیەکی کۆمەڵایەتیە، داهێنەری کەسێک یان کۆمەڵێک نییە. پێکەوە ئێمەی مرۆڤ وەک پێویستیەک بۆ مانەوەی خۆمان زمانمان گرتووە. ئێمە نهاتوینێتە سەر زەوی بە زمانەوە، نەخێر، بەڵکو بە گەشەکردنی قۆناغبەند وەک ئەوەی داروین و وەڵەس باسی دەکەن. بە نزیکەی 6 ملیۆن ساڵ گەشەمان کردووە و لە جاندارانی دیکە جودا بووینەتەوە. زمانی مرۆڤ ڕەنگە بگەڕێتەوە بۆ 150 تا 200 هەزار ساڵ لەمەوبەر. هەندێک زمان دەگەڕنەوە بۆ نزیکەی 40,000 ساڵ لەمەوبەر. ئەمە لەسەر گەواهی ئەوروپا بیناکراوە. ئەوە لێک ناداتەوە کە چۆن توانای ئاخاوتن لە ئەفریقاوە گوێزراوەتەوە بۆ کۆمەڵگای مرۆڤایەتی. بە مەرجێک نزیکەی 70,000 ساڵ لەمەوبەر مرۆڤ لە ئەفریقاوە بەسەر تاسەری ژیاندا بڵاو بۆتەوە. زمان بەرهەمی ئەو هەموو ساڵەیە لە گەشەکردنی بایۆلۆژی و کۆمەڵایەتی کە ڕێیان ساز کردووە بۆ دەرکەوتەی ئاخاوتن. دواتر زمان کاریگەری گەورەی هەبووە لە زاڵکردنی ئێمە بەسەر دنیای دەری خۆماندا. ئێمەی لە هەموو جاندارانی دیکە جودا کردوتەوە. بەبێ زمان ئێمەی مرۆڤ نەدەبووین بە پادشای دارستان. هاوکارمان بووە لە پلان و لە یەکتر تێگەیشتن تاگە لە کۆمەجی لە جاندارانی دیکە بکەین. زمان بێخەوش نییە، لە پەیویندا بەردەوام هەڵە دەکەین و ناتوانین گزارش لە خۆمان بکەین. بەردەوام پێمان دەگوترێ مەبەستت چی بوو؟ ڕەنگە هەندێکی لاوازی خۆمان بێ لە دەربڕیندا، واتە لە گرێدانی پەیوەندی بوون عەقڵ و ئاخاوتن، بەڵام زۆربەی سنوورداری زمانە. تەنیا بە زمان دەتوانین گزارش لە خۆمان و دنیای دەری خۆمان بکەین.
ئەمە مانای چییە؟ منداڵ بەبێ ئەرک فێری زمان دەبێ، ڕاستتر زمان دەگرێ، ناتوانرێ بەر بە زمانگرتنی مناڵ بگیرێ. منداڵ کە زمان دەگرێ گوێی لە ئاخاوتن دەبێ، جاگر و گاڵی خۆی بووە کەسێک لەگەڵیدا دەدوێ یان کەسانی دەور و پشتی. لە ڕۆژگاری ئەمڕۆدا دەبێت دەستبەرداری تەکنەلۆژی وەک میدیا و ئینتەرنێت و ئامڕازی ژیر نەبین. ئەمانیش هاوکاری منداڵن لە زمانگرتندا، بە تایبەتیش لە کۆمەڵگەیەکی پیشەسازیدا. چۆن هاوکارن ئەوە بابەتی ئەم بەشە نییە. ئایا ئەوی منداڵ گوێی لێ دەبێ، واتە بیستن یا وەرگرتنی ئینپوت، هاوڕێژەی ئاخاوتن و هەڵوێست وەرگرتنی منداڵە یان زمان بەخشینێتی ئاوتپوت؟ من دەڵێم نەخێر. ئاخاوتنی منداڵ هەمیشە لە بیستنی بە بەڕشتر، زۆرتر، ڕۆشنتر و تەباترە. ڕاستیەکەی بیستن ناتەواوە، ناتەبایە، تەماوی و زۆر جاریش بێمانایە. منداڵێک چۆن لە بیستنی زمانێکی ناڕۆشنەوە لە تەمەنی نزیک 4 تا 5 ساڵاندا لە ڕووی زمانەوە گەورە دەبێ، واتە زمانێک بەرهەمدێنێ کە لە ئاکارێکی قبوڵکراودا بە چڕی ڕێسابەندە، مانابەخش و تەبایە. هەتا نێوەندی سەدەی 20 وا دەزانرا کە زمانگرتن نەریتێکی ژیانە، فێری دەبین، گوێمان لە خەڵک دەبێت دەدوێن، ئێمەش لیانەوە فێر دەبین. ئەوی دەیبیستین دووبارەی دەکەینەوە. هەرگیز ئەمە پرۆسەی زمانگرتن نییە و تەنیا لایەنێک ڕۆشن دەکاتەوە. گەر ئێمە تەنیا ئەوە فێر ببین کە گوێمان لێ بووە، واتە ئەوە فێر نابین کە گوێمان لێی نەبووە. بە پێچەوانەی ئەم تێزەوە ئێمە بەردەوام ئەوە دەڵێین کە هەرگیز گوێمان لێ نەبووە. ئەوەی دەیبیستین ناڕۆشن و جاروبار ژاوەژاوە، کەچی ئەوەی دەیڵێین ڕۆشن و مانابەخشە. هەروەها ئەم تێزە ڕۆڵێکی زۆر کەم دەدات بە عەقڵ لە ئاخاوتندا. لە فێربوونی زمانی زگماکدا منداڵ لە گەورە زۆر کاریگەرترە، باشتر و زووتر فێر دەبێ. جگە لە زمان دەتوانم بڵێم هەموو چالاکێشی مرۆڤ، مەلەوانی، پاسکیل سواری، دەنگبێژی، سەماکردن، ئاژۆکردن، فڕۆکەوانی، چێژلێنان، خوێندنەوە، نووسین، هەموو ئەوانی دیکە بە گەورەی باشتر فێر دەبین. ڕاستیەکەی گەر لە تەمەنێکی گەورەدا لە کۆششدا بین بۆ زمان فێربوون، ناتوانین وەک منداڵ کاریگەر بین. نەک تەنیا زۆر زیاترمان پێدەچێ، بەڵکو ئاخاوتنمان هەرگیز وەک زمانی زگماک تەباو گونجاو نابێ. وەک دەڵێن ئەکسنتمان دەوێ، واتە خۆڕسک نادوێین. کە دەدوێین دەناسرینەوە کە ئێمە ئاخاوەری خۆڕسکی ئەو زمانەنی. هەرچی زمانگرتنە ئۆتۆماتیکە و ڕەنگە نەتوانین بێڕەخسێنین یا بەری پێبگرین، هەر ڕوو دەدات. زمان فێربوون پێویستی بە کۆششە و کەوتۆتە سەر خورتی خۆمان بۆ فێربوون، هەرگیز ئۆتۆماتیک نییە. زمانگرتن تەنیا پێویستی بە کات و گەشەکردنە، وەک چۆن هەرکە لە دایک بووین لاقمان هەیە، بەڵام نزیکی ساڵێکی پێدەچێت تا پێدەگرین، دەم و دەست ناڕۆین وەک منداڵی هەندێک گیانداری دیکە. زمانیش هاوشێوەیە. زمانگرتن لە منداڵی تەندروستدا نزیکەی 4 تا 5 ساڵی پێدەچێت. مەل دەفڕێ، ماسی مەلە دەکات و مرۆڤ دەدوێ. مەل فێری فڕی ناکرێ، خۆی دەفڕێ. ماسی فێری مەلە ناکرێ، خۆڕسکە. مرۆڤیش فێری زمان ناکرێ، زمان دەگرێ. وەک چۆن فێری گاگۆڵچێ و ڕۆیشتن ناکرێ. ئەمانە سروشتی خۆڕسکی مرۆڤن. چارلز داروین زانای زانستی سروشت ئەمەی زانیوە. بۆیە دەڵێ مرۆڤ توانای خۆڕسکە لە ئاخاوتندا، وەک لە گڕووگاڵی منداڵدا دەیبینین. لە کاتێکدا هیچ منداڵێک توانای خۆڕسک نییە بۆ نانکردنەوە، چادەمکردن و نووسین. لە 1957دا بۆ یەکەم جار زمانەوانی ناسرا و ڕۆشنبیری گشت نۆم چۆمسکی ئەمەی پێشنیار کرد. هەموو منداڵێکی تەندروست لە ڕووی زمانەوە ئامادەیە، هاردوایرد بۆ فێربوونی زمان، واتە بە توانای فێربوونی زمانەوە لەدایک بووە. ئەم توانایە بۆ ئەوەی کارابێ تەنیا پێویستی بە بیستن یان وەرگرتن هەیە لە دەوروبەری
ڕاستە و خۆیەوە. هەرگیز نییە منداڵێکی تەندروست بە توانای زمانگرتنەوە لەدایک نەبێ. وەکی تر مرۆڤ لەدایک دەبێ بەلانی کەمەوە بە زانینی هەندێک پێکاتەی زمانەوانیەوە. ئەمە ناسراوە بە گریمانەی زگماگ innateness hypothesis. چۆمسکی هەنگاوێکی دیکە چۆ پێشەوە و پێشنیاری کرد هەموو منداڵێکی تەندروست هەر لە دایک بوونەوە توانای خۆڕسکی تێدادا ڕێژراوە بۆ زمانگرتن. ئەمە ناسراوە بە ئامرازی زمانگرتن language acquisition device، زۆرتر ئەنووسرێ LAD، کە ڕێزمانی گشتگیری universal grammar لەخۆگرتووە. ئەمانە تەنیا ئایدیان بۆ لێکدانەوەی زمانگرتن بەشێک نین لە عەقڵ. هەڵبەت ئەوەی زمانگرتنی منداڵی لەسەربەندە دەوروبەری کۆمەڵایەتی ڕاستەوخۆیەتی. منداڵ پێویستی بە وەرگرتنە بۆ ئەوەی زمان ببەخشێ، وەک چۆن زۆر جار منداڵ بۆ ئەوەی پێبگرێ ڕەوڕەوەی دەدەنێ. واتە هەموو ئاخاوەرێک کە لە دەوروبەری منداڵدا دەژی دەکرێت مرۆڤ گیاندار سروشت یا تەکنۆلۆژی بێ، وەک تەلەڤیزیۆن و ڕادیۆ و تەلەفۆن و ئامرازی ژیر. کاریگەرن لەو بەخشینەدا، هاوکارن لەوەدا کە منداڵ زمان بگرێ. زمانگرتنی منداڵ بێئەرکە، خۆی فێر دەبێ. تەنیا پێویستی بە وەرگرتنی زمانە، هەروەک لە سەرەتای ژیاندا ڕوودەدات. بە تەمەنی 4-5 ساڵان منداڵ ڕێسای زمانی ڕووماڵ کردووە، بەبێ ئەوەی هاوکاری لە کەس وەرگرت بێ، بەبێ ئەوەی ڕاهێنراوێ. لە دوای 13 ساڵانەوە زمانگرتن سەختە، چونکە ئامرازی زمانگرتن تەنیا لەو ساڵانەی سەرەتادا چالاکە و دواتر کەسێک زمان فێر دەبێ، وەک زمانی دووەم زمان ناگرێ. زمان زۆر جوانە، دەمان خاتە گریان و پێکەنین. گوێداری یەکەم گریەی یەکەم منداڵمان هەرگیز بیر ناچێتەوە. تۆش بە زمان جوانی ببەخشە، کە لەم جارە دوای دیانووسیت بە ئاگا بە لەوەی کە تۆ بێ هاوتایت و کەس وەک تۆ نادوێ یان نانووسێ. ئەو شانەی دەیڵێیت وەک شمشێرێکی دووسەر دەتوانێت ژیان ببەخشێ یان بردن. هیوادارم هەمیشە وشەی جوان ببیستن. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبافەکە.